بینەرانی عزیز ئەم کاتتان باش تەوەری ئەم جارەی بەکراوەی تایبەتە بە قسەکردن لەسەر ئازادی ڕادەربرین و کاری میدیایی و پێشێلکاریەکان و لە ناویشیاندا تیشک داخینە سەر گردبوونەوەی چەند ڕۆژی ڕابردووی بەردەم کەناڵی NRT و پاشان تەقینەوەی بۆمبێک لەسەر کەناڵەکە. بەشێک لە ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان نیگەرانن لە ڕەوشی ڕۆژنامەنووسی و کاری ڕاگەیاندن و پێیان وایە ئازادیەکانیان لەلایەن دەسەڵاتەوە کۆتوبەند کراون و لە بەرامبەر خستنەڕووی بۆچوونەکانیان بە زیندانیکردن و سزای مادی و هەڕەشە و لێدان وەڵام دەدرێنەوە کە نمونەیەکی ڕوون و ئاشکرا لەو بارەیەوە دەست بەسەرکردن و زیندانیکردن و ئازاردانی چەندین ڕۆژنامەنووسە لە کاتی ڕووماڵکردنی ڕووداوەکانی حەڤدەی شوباتی ساڵی 2011دا و ڕۆژانی دواتریش کە هەندێک لە چاودێرانی میدیایی و سیاسی پێیان وایە تا ئەم ساتە وەختەش ئەو هەڕەشانە بۆ سەر میدیا و میدیاکاران بەردەوامە و ئەمەی شوای کردووە ناوەندەکانی میدیا بە تایبەتی میدیای ئەهلی نەتوانن بابەتیانە ڕووماڵی ڕوودا و خۆپیشاندانەکان بکەن. لەم بەرنمەیەدا چەندین پرسی دیکەش قسەی لەسەر دەکرێت. بۆ ئەم بەرنمەیە میوانداری ئەم بەڕێزانەمان کردووە. ئاری هەرسین بەرپرسی پێشووی لقی 21 پارتی دیموکراتی کوردستان. بەخێربێن. بەڵێ میوانی دووهەممان شۆڕش ئەمین چالاکی کۆمەڵی مەدەنی. بەخێربێن. هەروەها سۆران عومەر کە وەکو ڕۆژنامەنووس ئەمڕۆ بەشدارە لەگەڵمانە. بەڵێ میوانی چوارهەمیشمان عەدالەت عەبدوڵڵا وەکو نووسەر و ڕۆژنامەنووس بەشدار دەبێت لەگەڵمانە بە خێراتنی هەموو لایەکتانەکەم و بە خێراتنی تەواوی ئەو میوانانەی دیکەش دەکەم. بەڵێ کاگاری سەرەتا بەخێر بێت بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک بەوە دەست پێ یەکەم پێم خۆشە لە نزیکترین و دوایین ڕووداوە دەست پێ بکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان گردبوونەوەیەک کە دەوترێت لەلایەن و بەرپرسانی پارتی شەمەیان پشتڕاست کردوتەوە لەلایەن لایەنگران و هەوادارانی پارتی دیموکراتی کوردستان لە بەردەم ئۆفیسی سەرەکی کەناڵی NRT دروست بوو. دوای ئەوە بە ماوەیەک دەبینی تەقینەوەیەک لەسەر کەناڵەکە ڕوئەدات. ئەمەوێ بزانم خوێندنەوەی تۆ بۆ ئەم ڕووداوە چی بوو؟ بەڵێ خۆی مەسەلەی تەقینەوەکە و بابەجێ بێڵین بۆ لایەنی پەیوەندیدار خۆیان بە دوواداشون بکەن. مەسەلەی گردبوونەوەکەش لە هەموو وڵاتێک کە دیموکراسیەت بەقرار بێ بۆ خۆپیشاندان و مانگرتن و لەم بابەتانە ئالیاتێک هەیە بە ڕێی قانون ڕێگەخرێ. یعنی ئەگەر من بمەوێت لەگەڵ مجموعەیە برادەرما بچم خۆپیشاندانێ بکەم ئەبێ ڕوخسەت وەرگرم ئەبێ ئیجازە وەرگرم لە لایەنی پەیوەندیدار. ئەو کەسانی کە هاتوونەتە بەردەم ئەم کەناڵە بەڕێزە خەڵکێک بوون بە شێوەیەکی عەفەوی ئەویان کردووە و بەڕێی من لە وڵاتێکە کە یاسا سەروەر بێت پێویستە معاملەی قانونی لەگەڵ بکرێ. ئەوەشی کە جەناب دەڵێ یعنی وەلەو پرسیارەکەوە نەبوو ئەوەی مجموعەیەک هەواداری یا لایەنگری پارتی بن. ئێمە چه ئەنجومەنی سەکرێتی پارێزگای سلێمانی چه دەستگای ڕاگەیاندنی ناوەندی حیزبی ئێمە ئەومان بە هاوڵاتیانی خەڵکی کوردستان ڕاگەیانەوە کە دوور و نزیکەش علاقەیەکی بە تەنظیمی حیزبیەوە نییە. یعنی ئەمە بەیعازێکی حیزبی بە کۆبوونەوەیکی حیزبی ئەمە ڕێک نەخراوە. ئەو خەڵکانی کە هاتوون ئەوە تعبیریان لە ڕێی خۆیان کردووە چونکە مناڵێکی شەزانێت داکۆشیکردن لە سیمبۆلێکی نەتەوەیی ئەم میلەتە بە 200 کەس ناکرێت. زۆر لەوە زیاتر هەم لە شاری سلێمانی کە مەلا مستەفا بە سیمبۆلی قەومی خۆیان. بەڵێ ئێمە مەبەستمانە لەم بەرنامەیە تۆمەت نەبەخشینەوە و کاری ئێمەش نییە کە تۆمەت ببەخشینەوە. بەڵام هەموو ئەو شتانی کە بینیومانە ئەوە دەردەخەن و تەنانەت بەرپرسی لقێک لە سلێمانی ئەڵێت لایەنگیری ئێمە بوون هەرچەندە دواتر وتەبێژی ئەنجومەنی سەرکردایەتی ئەمەی ڕەت کردەوە ئەڵێن کە لایەنگیری ئێمە بوون. تەنانەت یەکێک لە کارمەندەکانی NRT ینی ئەمە شتێکی پشتڕاست کراوەتەوە لەگەڵ ژنێکا قسەی کردووە کە هاتوو توێتی من لە لایەن ناوچەی 5 لقی 4 پارتیەوە ئاگادار کراومەتەوە کە بچم لە بەردەم NRT گردبوونەوە بکەم و دەبینی دروشمەکانیان یعنی دروشمێکی وازح بوو کە بڵین ئەوانەی لەوێ بوون پارتی بوون و تەنانەت دەوترێت لە توی مەلیک یعنی خەڵک لە پاس دابەزێنراوە بەتاڵ کراون کە نزیکە لە کەناڵی NRTەوە بۆی بێن لە بەردەم ینی چۆن ڕێکخراونیە ئەم شتە. من بە عەرزەکەم ینی خۆ ئەگەر ڕێکخراو بووە من پێم وتی من ئەزانم کە مەشتێکی ڕێکخراو نییە. حەزەکەم ئەوەش بڵێم کە لە ئێستاە هەواڵانی ئێمە لە ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی لیژنەیەکیان دروست کردو و بە دوواداچوونەکەن بۆ ئەم قەزیە لەبەروی ئێمە حیزبێکین ڕاستە دیموکراتین بەڵام مەرکەزیەتیش لای ئێمە حکومەکە. ئەمە شاری بێحاکم نییە هەر کەس هەستی بە ناوی ئێمەوە و مزاهرە بکات یاخود شعاراتی ئێمە بەرزکاتەوە. یعنی بەڕاستی
ئەمەی کە هەموو جارێ ئەوترێ لەلایەن پارتیەوە پارتی ئەگەر نیازی مزاهرەی هەبێت ئەچێت مۆڵەت وەرەگرێ لە جیاتی ئەوەی 250 کەس بێنێتە شوێنێک بۆ ناڕزایی دەربڕین بە شێوەیەکی مەدەنی 2,000 کەسێنێت لەبەرەوە ئەمە یەک ناخواتەوە و بە بۆچوونی من تەسەورەکەم ئەوە بۆ هاوڵاتیانی کوردستان و بۆ کەناڵەکانی میدیاش یعنی کافیە کە حیزبێک بەڕەسمی لەلایەکەوە بڕین ئیداری تەقینەوەکە بکات کە ئێمە نازانین ئەم تەقینەوە چۆنیش بووە لەلایەکی ترەوە بە دەنگی بەرز بە خەڵکی کوردستان بڵێ دوور و نزیک ئەمە هیچ پەیوەندی بە ئێمە نییە من جاریش تێڵێمەوە ئەوانەی کە هاتوون خۆیان بەرپرسیارن لەو کاری کە کردویانە هیچ علاقەیەکی بە پارتی کاگاری لە قسەکان تا باست لە مامەڵەی قانونی و یاسایی کرد لەگەڵ ئەو ڕوودا و گردبوونەوەکەدا دەبینی لە هەرێمی کوردستان لە هەر جێگەیەک کە کۆمەڵە خەڵکێک کۆبنەوە بە ناوی خۆپیشاندانەوە بێ بە ناوی ناڕزایەتیەوە بێ بە ناوی بێکاریەوە بێ خێرا دەگەنە سەریان بە بیانووی ئەوەی کە مۆڵەتان نییە بەڵام دەبینی ماوەی چەند سەعاتێک لە بەردەم ئۆفیسی سەرەکی نارتی ئەم خەڵکە کۆبوونەتەوە تەنها ینی چۆن بڵێ NRT پارێزراوە بەڵام خەڵکەکە دوور نەخراونەتەوە مەبەستی من لەم پرسیارە ئەوەیە ئەو گردبوونەوەیە نایاسایی بوو بڕایتەوە ئەگەر مۆڵەت وەرنەگیرا بێت ئەگەر خۆچیە یان یا ڕەشیا سپیە ئەگەر وەرنەگیرا بێ معناوی فەرمیەکان ئەڵێن مەڵەت وەرنەگیراوە دووهەم من بەرپرسی ئەمنی ئەم شارە نیم هەتا بتوانم جوابی ئەو پرسیارەمەوە بۆچی ماوەیەکی زۆر ئەمانە لێ بڕون بڵێن دوور نەخراونەتەوە من نمونەیەکە بۆێنم ئەمە جاری یەکەم نییە لە حەڤەی شوباتە من یەکەم ئێوارە لەم کەناڵە بەڕێزی ئێوە لێدوانمدا ئەو قسەی کە ئەو ساکردم ئێساژێکەمەوە ئەگەر لە کاتێکی خۆیان و دروست لایەنی ئەمنی بشتێنێکی حیمایی دروست کردایە لە بەردەم لەقی چوارە ئەو کارەسەتە لە حەڤەی شوباتە ڕووینە ئەدا لەبەرەوە من جاری یەکەم نییە کەواتە ئەمە شەرەگەڕێیتەوە بۆ لایەنە ئەمنیەکان و ئیداریەکانی شارەکە کە نەیانتوانی و بارودۆخەکە کۆنتترۆل بکەن بە بۆچوونی من ئەرچی سەرشانی ئەوانە کە لە حاڵەتی وایە کۆنتترۆلی وەزعەکە زۆر سپاس کاک سۆران دێمە لای تۆ تۆ بە حکمی ئەوەی پێشتری یەکێک بووی لە بەشدار بووە چالاکەکانی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر ئەکرێ پێم بڵێ دوای تێپەڕینی 2 ساڵ بەسەر ئەو ڕووداوانەشدا و بە لە بەرچاوگرتنی ئەو ڕووداوانەی ئەم چەند ڕۆژەی دوایی ئازادی ڕادەربڕین و ئازادی میدیایی لە هەرێمی کوردستان لەکوێدایە بەڵێ بەڕاستی هاوکات لەگەڵ ئەو ڕووداوی کە لە بەردەمی NRT ڕوویدا بە ڕۆژێک پێش ئەوە راپۆرتی Human Rights Watch پێمانەڵێ ئازادی ڕادەربڕین لە ژێر هەڕەشایە لە هەرێمی کوردستان ئەمە یەکێکە لەو راپۆرتە نێودەوڵەتیانەی کە ئەکرێ دەسەڵاتداران پێش خەڵکی ئازادی خواز گرفتیان لەگەڵەوە هەبێ بۆچی ئێمە هەمیشە ناومان لە پێشێلکارە مەترسیدارەکانی ئازادی کاری ڕۆژنامەگەری و ئازادی بیر و ڕاهەیە پاش 2 ساڵ لە ڕووداوی هەفتەی شوبات هێشتا هەرێمی کوردستان ئازادی بیر و ڕایتیان نەپارێزراوە لەژێر هەڕەشایە و سەروەری یاسا دروشمە دیموکراسیەت هێندەی دروشمە هێندە لە واقعا ئەوەی کە پێویستە ناکرێ بۆ چونکە ئەوە گرنگ نییە ئێستا ئێمە لێرە ئازادین قساکەین ئەوە گرنگە کە قسەمان کرد مافمان تا چەند پارێزراوە لەوەی لەسەر قسەکردن لەسەر ڕادەربڕین تووشی گرفت و ئەشکەنجە و ئازار و ئەوە نابین ئێمە ئەبینین ڕووداوی هەفتەی شوبات دەخوێنی بەدوا هاتووە هاو نیشتیمانی و هاوڵاتی ئەم وڵاتە یاسا چی کردووە بۆ تەنها قەرەبووی خوێنی ئەوانە واز لە هەموو شتەکانی تربێنە چی کراوە لە داخوازی خەڵکێکی ناڕازی کە 62 ڕۆژ لەسەر شەقام وەک پاڕانەوە لەم دەسەڵاتە پاڕاونەتەوە و تویانە کۆمەڵە داخوازی هەنووکەیمان هەیە بۆ گۆڕینی ئەم واقعە بۆ گواستنەوەی واقعە لە خراپەوە بۆ باش بەڵێ کاک سۆران گەر بە پشتبەستن بە قسەکانی خۆت گەر بارودۆخەکە هێندە خراپە و پێشێلکاریەکان لەو ئاستەدان دەکرێ بزانین کێ بەرپرسیاری ڕاستە و خۆیە لەوەی کە 2 ساڵ پێش ئێستا و بەر لەوەش و دوای 2 ساڵیش لەو ڕووداوانە هێشتا تۆ هەمان ڕای 2 ساڵ پێش ئێستا و کاتی هەفتەی شوباتت هەیە ئەوانە بەرپرسن کە لە سەروی یاساون لە وڵاتە کێن یەکێتی و پارتی بە دەرەجەی 1 پارتی دیموکرات بەرپرسیارە بە دەرەجەی 2 یەکێتی نیشتیمانی بۆ چونکە لە ئێستەیە کە قسە بکەین بەرپرسیارەتی گەورەی سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و جوگرافیایەکی گەورەی ئیدارەی یەکەم کە لە سلێمانی بەدەرە هەولێر و دووهۆکە لە دەستی پارتی دیموکراتی کوردستان هەیە
هەموو کە سەزانێت تا ئێستا ئەو ناوچە زۆرینەی لە دەستی پارتی دیموکراتە لە دەڤەری سلێمانی زۆرینەی لە دەست یەکێتی نیشتیمانیە. ئەوان بەرپرسیارەتی گەورەیانەکەوێتە سەرشان چونکە حکوومەت هەموو دەستگا ئەمنیەکان پێشمەرگە داهاتی وڵات هەموو فەرمانگەکان هەموو جونگەی ئەم وڵاتە بەدەستی ئەوانە و ئەوانن تا ئێستا دان بەوە ئەنێن کە ئەم واقعە پێویستی بە گۆڕانکاری و چاکسازی هەیە بەس بۆ نایکەن بۆ ئەگەر پێمان ناڵێن ڕێگریەکان چییە لە بەردەم نەکردنی چاکسازی کەواتە بەرپرسیارەتی ڕاستەوخۆ و سەرەکی لە ئەستۆی بەرپرسانی یەکەمی حکوومەت و حیزبی باڵا دەستە لە بەڵام کاک سۆران زۆر جار ینی تەنانەت پاسا و بیانووی ئەوانەشی لە بەردەمی نارتی گرتبوونەوەیان کرد ئەوە بوو کە لەلایەن NRTەوە یاخود زۆر جار لەلایەن میدیای ئەهلیەوە لە بەردامە ڕاستەوخۆکاندا سوکایەتی بە ڕەمزەنەوەتەوەیەکان ئەکرێت ینی چۆن بڵێ دەست بۆ کۆمەڵە شت ئەبرێت کە بەلای گروپێکەوە یاخود بەلای پارتێکەوە یاخود بەلای نەتەوەیەکەوە کە پیرۆزن ئایا لێرەدا ڕاگەیاندن بەرپرسیار نییە ڕاگەیاندن خەتابار نییە لەوەی کە بەو ئوسلوبە ئیشەکات بەڵێ ئەوەش بەڕاستی ئەگەر پێش ڕاستەوخۆ وەڵامی ئەوە بدەمەوە کە ڕاگەیاندن چەند بەرپرسیارە یەکێتی و پارتی هەر لەوەشا بەرپرسیارن چونکە ئەوان دۆخێکیان لە میدیای سێبەر هێناوەتە بەرهەم ڕۆژ نییە جنێ و بە هەموو شتێکی دەرەوەی خۆیان نەدەن ڕۆژ نییە بێڕێزی بە لە خواوە پیاە بێ بۆ پێغەمبەر و بۆ سەرکردە و بۆ تاکتاکی ئەم کۆمەلگایە کراوە میدیای سێبەر کردوێتی ئەو میدیا سێبەرانەی کە یەکێتی و پارتی لە بودجێ ئەم وڵاتە پارەیە دەنێ کە ئەمە دۆخەکەی ئالۆز کردووە دۆخەکەی شێواندووە ئارامی کۆمەلگای خستووەتە حاڵەتێک کە خەڵک متمانەی بە میدیاش دەمێنێ بەڵام لەگەڵ ئەواکە لە بەرنمەیەکی ڕاستە و خۆشتێک ڕوئەدا کۆنتترۆل ناکرێ بەڵام کێیە ئەم فەزایە ئەم پانتاییەی ئازادی ڕادەربڕینی خەڵک بە پێشکەوتنی تەکنەلۆژیا و بەبوونی چەند کەناڵێک کە ڕێدەن خەڵک ناخی خۆی دەرببڕێ بۆ خراپ بەکارەهێنێ ئەوە بەڵام کاک سۆران هەستەکەی بوونی میدیایەک بە ناوی میدیای سێبەرەوە وەکو خۆت ئاماژت پێدا و دابینکردنی بودجەیەک لەلایەن یەکێتی و پارتیەوە بۆ ئەم میدیایە پاساوە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندنی ئەهلی و ئۆپۆزیسیۆن کە دەستبەرن بۆ کۆمەڵێ بابەت یاخود لە بەرنمەکانیانە هێرش بکرێتە سەر کۆمەڵێک سیمبل و ڕەمز بەلای هەندێک خەڵکەوە کە پیرۆزە نەخێر باسی ئەوە ناکەمەوە پاساواڵم ئەوە بەشێک لە شێواندنی ڕۆڵی میدیایە ڕووپەری میدیای سێبەر بە تایبەت لە نووسرا و هەڵ بدەرەوە شەرمەکەی زۆرجار بیخوێنیتەوە لە بێڕێزیکردن بەم نیشتیمانە بە خەڵکی ئەم نیشتیمانە بە تایبەت تەنانەت زۆرجار دەسەڵات نەیارەکانی ناوخۆی کە ململانی هەیە بەرامبەر بەوانەش بەکاری دێنێ نەک بەرامبەر بە خەڵکی دەرەوەی خۆیان یعنی ڕۆڵی میدیا لێرە کراوە بە ڕۆڵێک چۆن بە چەک شەڕەکرێ پێیان وایە توانرێ بە میدیا شەڕ بکرێ وەکو شەڕی ناوخۆیان پێکردووە ئێستا بڕۆ ئەرشیفی شەڕی ناوخۆ بێنەرەوە جنێوی لە تەشیر دەرچوە جنێو لە سەری مانشێتەکانەوە تا هەموو لاپەڕەکانی گرتووە کاک سۆران من گەر لێدوانێکی فەرمید بۆ بهێنمەوە دەستگای ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی داوا دەکات کەناڵەکانی ڕاگەیاندن بە بەرپرسیارەتیەوە مامەڵە بکەن و بە ناوی ئازادیەوە ڕێگە بە خۆیان و خەڵکی دیکە نەدەن بێڕێزی بە ڕەمزەنەتەوەییەکان بکەن باش شتێکی زۆر جوانە شتێکی جوانە ئەوە و ئەوە لە ئەرزی واقع بەڵێ ئەبێ هەموو میدیایەک پابند بێ بە مۆراڵی پیشەیی خۆیەوە ئەگەر ئەم پیشە هەر پیشەیەک نەک میدیا هەر پیشەیەک پزیشکی کە چەند گرنگە خەڵک پارە ئەدا ئەڕواتە لای پزیشک ئەگەر ئەخلاقی لێ دەربێنی ئەبێ بە شتێکی تر لە پیشە دەرەچێ میدیاژ ئەگەر میهەنی نەبێ پابند نەبێ بە ئیتیکی کارەکەیەوە کە من پێم وایە زۆرینە نەکەوەی خەڵکێک ڕاستە و خۆ تەلەفۆنەکە تۆ نازانی کێ زۆر جار ژمارەکەش هی کۆمپانیای کۆڕەک یا ئاسیایە یا هی کۆمپانیایکی ترە کەس نازانێ بۆی تاقیق نابێ بێ ناو نیشانە بەکاری دێنێ جنێوەدا خۆ ئەمە هەیە ئەمە ئەبێ ئەوان لایەنی پەیوەندیدار کۆنتترۆلی بکە و میدیاکانە بێ پابند بن بە مەخلاقەوە بەڵام گرفت لەوە زیاتر زانی چییە گرفت لەوە زیاتر ئەوەیە کە خەڵک ئەگەر پەیوەندی کردبێ جنێوی دابێ دەیان ڕۆژنامە و گۆڤار هەن جنێوان نووسیوە کاتبەکەی مەوجودە سەر نووسەرەکەی هەیە ئەمەش سێبەرە بەکارهێنراوە بۆ بەرامبەر بە ئۆپۆزیسیۆن یا بە خەڵکێکی تر پێیان لەوە شەکە قسەیەک دەکرێت لە کەناڵ ئەهلی و ئۆپۆزیسیۆنەکانەوە دەسەڵات لێی بەرپرسیارە لە کۆنتترۆلکردنی ئەو واقعی کە ژمارەیەک نەخاتە ئەو بازاڕە خەڵک بتوانێت جنێوی بە من و بە تۆ بە خەڵکێکی تر کاک شۆڕژ دێمە لای تۆ ئێوە وەکو ئەوەی کە چالاکی
کۆمەڵگەی مەدەنین و ڕێکخراوێکشتان هەیە و لە ماوەی ڕابردووشدا چەندین جار هەوڵتان داوە خۆپیشاندان بکەن یاخود بەشدار بوون لە خۆپیشاندان. تێڕوانینتان چییە بۆ گردبوونەوەکەی بەردەم کەناڵی NRT و یعنی وتنەوەی کۆمەڵێک دروشم بەوەی ئەبێ NRT بوەستێت NRT چی کۆمەڵێک دروشمی زۆر وتراوەتەوە و مۆڵەتیشی نەبووە. زۆر سپاس. وەڵا من هەموو گردبوونەوەیەک بە زۆر بە یاعتیادی دانێم و زۆر بە ئاسایی دانێم و خەڵک مافی خۆیەتی کە کۆڕ و کۆبوونەوە و هەتا خۆپیشاندانیش بکات چونکە من بەڕاستی ئەو یاسای ڕێخستنی خۆپیشاندانە بە یاسای ڕێگری لە خۆپیشاندان دەزانم و تا ئێستش بە فعلی دوای ئەو یاسایە کە دەرچووە ڕێگریەکی زۆر هەیە لە زۆربەی خۆپیشاندانەکان لەم ڕۆژانە داوای مۆڵەتمان کرد بۆ خۆپیشاندانی ڕێگەیان نەداین چونکە بەڕاستی ئەوانەی کە تۆ داوای خۆپیشاندانیان لەکەی هەمان ئەو کەسانە کە تۆ خۆپیشاندان بەرامبەریانەکەی لە وڵاتێکی ئاواشە من پێم وانی ئەوانە ڕێگەت بدەن خۆپیشاندان بکەی بەرامبەر شتێک کە کێشەکەش لێرە ئەوەیە بەڕاستی ئەم گردبوونەوەی کە کراوە لە بەردەمی ئەم کەناڵەیە من ناگەڕێمەوە بۆ ئەوەی ئەمە کۆکراونەتەوە هێنراونەتە ئێرۆیا باین من پێم وانە خەڵکیەک لە خۆیەوە بێتە بەردەمی کەناڵی و هەریەکە لە شوێنێکەوە بێت ئەگەر بێت و عازی و کۆکردنوێنێت چکە ئەمە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنین ئەگەر خەڵکو و ڕێکخراوەکانی کە کۆنەکەینەوە و ئامادەکاری نەکەین بۆ خۆپیشاندانیا بۆ گردبوونەوەی کەس نایەت بۆ گردبوونەوە کە بەڕاستی حتاکو لە کۆمەلگای ئێمەیە بەڕاستی خەمساردێکی زۆر هەیە بەرامبەر ئەو کێشە گشتی وینانە ئەوەندەی زیاتر جەخت دەکرێتەوە لەسەر شتە تایبەتی و شخصیەکانی کەسەکان ئەوەنا لەسەر کێشە گشتیەکان خەڵک کۆبوونەوە ناکا بەڕاستی. کاک شۆڕژ کاتێکەوە کە بڵین داوای مۆڵەتەکەن بۆ خۆپیشاندانێک و ڕێگەتان پێ نادرێت کە گردبوونەوەکە ئەنجامەدەن دواتر ئیجراعات چی دەکرێت بەرامبەرتان؟ من پێم وایە تا ئێستا یعنی ئەو گردبوونەوانەی کراوە کە مۆڵەت نەیراوە بە تەنیا ئێمە نەبووین یعنی ئێستا گردبوونەوەیەک بوو بۆ ئەوەی کە کۆمەڵە چالاکوانی سیاسی لە ئێران لە بەردەم هەڕەشەی بەرگدان کە گردبوونەوەی بکرێت لە بەردەمی نووسینگەی پەرلەمانە یا خۆپیشاندانێ بکرێت بۆ بەردەمی نووسینگەی پەرلەمان ڕێگەی پێ نەدرا بەڵام دوایی ئەوانەی کە هەڵسابوون بەکارەکە کە زانیان ڕێگەی خۆپیشاندان نەیراوە کۆمەڵێکی کەم لەوانە بەشداریان کرد لە گردبوونەوەکەیە چونکە ئەوەش بزانە بەڕاستی مەسەلاوە نییە تۆ بگرن بنە بەردەمی یاسا ئەگەر یاسا سەروەر بێ زۆر ئاساییە تۆ کە پێشێلی یاساکەی بدمەنە بەردەمی یاسا شێوازیکەی زۆر هەیە بۆ تۆقاندن و هەڕەشەکردن و ئەمانە ئێمە لە حەڤەی شوبات زۆر ئاگادارین لە دوای ئەوەوە کە من مانجێ لە ماڵی خۆم نەخەوتم کە لە سەردەمی ڕژێمی باسیشا بە هەمان شێوە بەڕاستی لە دەست ڕژێمی باس چەندان شەو لە ماڵی خۆم نەخەوتم من یەک مانگ لە سلێمانیە لە شارەکەی خۆمان نەمتوان لە ماڵی خۆم بکەم چکە ئاسایش بە دووەمە ئاگەڕا لەبەرەوەی لەو خۆپیشاندانە حکمت چییە لەوەی کە هیچ اجراعاتێک بەرامبەر ئەو 100 کەسە نەکراکە لە بەردەم ئۆفیسی سەرەکی NRT کۆبوونەوە؟ من پێم وایە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەوەی ئیجراعات چێ ئیجراعاتەکە ئەو دام و دەستگایانەی کە ئیجراعات دەکەن بمانەوێت نەمانەوێت تا ئێستا دام و دەستگای حیزبین بە ئاسایش و بە پۆلیس و بمانەوە هەمووی لە ژێری ئازاتی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئەو دوو حیزبا هەڵز و کەوتەکان لەبەرەوەی ئەم ئیتفاق استراتیجی بینی پارتی و یەکێتی بە هیچ شێوەیە لەکەدار نەبێت بە هیچ شێوەیە ئیجراعات ناکرێت بەرامبەر هەر کەسێک کە سەر بە پارتی دیموکراتی کوردستان بێ لێرە بەبێ ئەوەی ڕێی پارتی دیموکراتی کوردستان وەرنەگیرێ لەبەرەوە من قەناعەتم نییە ئەو دام و دەستگایانە ئەویان پێ بکرێت کە ئیجراعات لەگەڵ هیچ کەسێکا بکەن ئللا لەگەڵ ئەو کەسانە ئیجراعاتەکەن کە خەڵکێکن سەر بە و دوو پارتەنین. کەواتە بە کورتی پێم بڵێ کاک شۆڕژ پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارە لەو گردبوونەوەیە؟ بێگومان چونکە بەڕاستی ئەوانەی کە هاتوونەتە بەردەمی ئەو کەناڵە بە ئاشکرا بینیمان وتیانەوانەی سەر بە پارتین بگەڕێن دواوە من لەگەڵەوەم یعنی من با نەچینە بابی ئەوەی ئەم گردبوونەوەی چێ بەرپرسیارە لێ یا بەرپرسیار نییە من لەگەڵ هەموو گردبوونەوەیەکەم وە هەچی کەسە ئازاد بێ لە گردبوون بەس کێشەی دوای گردبوونەوەکە هەیە
بەڕاستی ئێمە کە باز لەواکەین لە کەناڵەکانی ڕاگەیاندن پێشتر ئامادەباشی ئەکرێت چونکە لێرە لولەیت فەنگ دەرەکەوێت دوای تونند و تیژیەکان کە لە لەفزی تونند و تیژی ڕوو ئەیاد لە بەیانی ئەو هێزە سیاسیانە یا ئەو هێزە سیاسی بەرامبەر کە خەڵکانێکی دەرەوەی خۆیان پاشتر لولەیت فەنگ دەرەکەوێت. بینیمان پێشتر کەناڵی نالیا هەڕەشیان لێکرا کە ئەبێ دابخرێت و وسکوتیان کەنۆمانە پاشتر سووتانیان لەبەرەوە سەیرەکەیت پاشتر هێزی کە هەیە کە ئەم ئیشانە ئاکات بەردەی سەرا بە ئێمەیان وت چۆڵیکەن بە هەر چواردەوریشی بەهێز گیرا بوو بێ ئەوەی خەڵکێک لەوێ فیشەکێ بتەقێنە بەرامبەر هیچ هێزێکی چەکگار لەو ناوچەیە کەچی شەو ماڵعیلم هێزی پۆلیسەیە ئاسایشەیە کە ئەمانە ڕسمین بە شکڵێ لە شکڵەکان لە دەسەڵات باز لە ڕسمیەت و باز لەوە ئاکاکەمە هێزێکن بۆ پاراستنی خەڵک شەو بە لە ناو شاری سلێمانیا لە بەرچاوی هەموو عالەم هێزی دەمامگدار لە خەڵکەیات. کاگەدا لە دێمە لای تۆ بەرپرسێکی پارتی دیموکراتی کوردستان لە لێدوانێکیدا ئەڵێت ڕاگەیاندنی بڵین زیاتر مەبەستی ڕاگەیاندنی ئەهلی ئۆپۆزیسیۆنە دایمەن بابەتەکان گرم دەکات و زمانێکی هەڕەش ئامێزی هەیە و هەمیشە گومان لای خەڵک دروست دەکات. ئایا بە فعلی تۆ ئەوەندەی چاودێری کەناڵەکانی ڕاگەیاندنت کرد بێت بە تایبەت میدیای ئەهلی گەر زیاتر قسە وردی بکەینەوە NRT ئایا فعلەن ئیشی لەسەر بەو زمانە گەرم و هەڕەشە ئامێزە ئیشی کردووە و وای کردووە کە بێ ئومێدی لای خەڵک دروست بێت و خەڵک هەمیشە نیگەران بێت یاخود نەخێر پەیامەکەی گەیاندووە و گەر تێبینی یەکش لەسەر پەیامەکە لە ڕاستیە پێشەوەی قسە لەسەرەوە بکەین هەر کۆمنتێک لەسەرەوە بۆ چوونە بکەین ئەبێ بیرمان بکەوێتەوە کە میدیای ئەهلی بینرا و خۆی ئەزمونێکی تازەیە لە ئەزمموی میدیای کوردیە بەگشتی ئێمە میدیای ئەهلی نووسراومان هەیە بەر لە 2000ەوە دەست بێکا لەگەڵ ڕۆژنامەی هاوڵاتیە ئەویش تەبعاً بە قۆناغێکی دوور و درێژ لە سەرێشە و هەندێک جار ملاحەقەی قانونی و تەنانەت ئەوانش تێپەڕی بەڵام میدیای ئەهلی بینرا و دیاردەیەکی تازەیەوە ئێمە ئەمڕۆ لە دنیای ئاگاداری ئەدەبیاتێکی دوور و درێژی قسەکردنی لەسەر کاریگەری میدیای بینراو یعنی بەتایبەتیش فەزایەت کەناڵ ئاسمانیەکان ڕۆڵێکی گەورەیان هەیە لە دروستکردنی ڕای گشتیە لە تعبیەکردنی جۆشدانی خەڵکە لە دروستکردنی ڕووداوە لە تەنانەت تا ڕادەی ئەوەی کە کۆمەڵناسێکی فەڕەنسی وەکو پێر بۆردیۆی لێ بۆ نمونای تا ڕادەی تەحەکومکردن بە عەقڵی ئینسانەکان یعنی میدیای بینراو بە تایبەتیش تەلەڤیزیۆن لەم سەردەمەیە و دوای دەرکەوتنی دیاردەی بابلین بە ئاسمانیکردنی کەناڵەکە کە بۆعدیشی جیهانی هەیە کاریگەریشی گەورەی نەک تەنها لەسەر ڕوبەرێکی جوگرافی دیاریکراوی لۆکاڵی لە ناوخۆی وڵاتێکی دیاریکراوی بەڵکو لەسەر ئاسی جیهانی هەندێک کەناڵان ئێستا بۆ نمونە لە حزەیەکەیە ڕوبەڕووی هەڕەشەی گەورە بۆتەوە ئێماگەر ئێستا دێنەوە سەر نمونونەکە ئەگەر بوونە جەزیرە مامرکێتەوە لە حزەیەک جەزیرە کاریگەری جەزیری عەرەبی بەڕادەیەک بووکە ڕۆژنامەیەکی بریتانی کەشف کە ئەمریکا نیازی هەبووە ساڕوخی پێوە بنێ کەواتە ئێمە بە پێش شتێ بیرمان بکەوێتەوە کە میدیای بینراو کاریگەری هەیە لەم سەردەما دوو سەبارەت بە کۆمەڵگای ئێمە میدیای بینراوی ئەهلی لە کوردستانە لە ڕاستیە وەکو دیاردە لەگەڵ کەناڵی NRTە دەست پێەکە چی واکە کە هەندێک جار پەیامەکانی NRT وەکو کەناڵێکی میدیای بینراو بۆ نمونە تەویل بکرێت تەفسیری بۆ بکرێت هەندێک جار وڵا بخوێنرێتەوە کە لایەنگیری سیاسی بۆ هێزێکی دیاریکراوەکە یان لە دژێکێکی ترە ڕاوەستێتەوە لە ڕاستی پێش هەر شتێ پەیوەندی بەو ڕوبەرە لە ئازادی کارکردنەوە هەیە کە لە بەردەمەم کەناڵەیە ڕەخساوە هەمومان نەزانین کەناڵە ئاسمانیەکانی تری کوردستان بەشی هەرە زۆریان سەر بە هێزە سیاسەکانمان یان هێزی دەسەڵاتدارە یان هێزی ئۆپۆزیسیۆنەوە ئەمانە قودرەی مالی لە ڕاستیە دابینکردنی تەمویلی ئەم کەناڵانیان هەیە ئەمێنێتەوە ئەم کەناڵی کە هەیە پێی ئەوترێ NRT کەناڵێکە تەمویلێکی تایبەت بەخۆ هەیە کۆمپانیایەکی لە پشتەوەیە ئەمە فسحەیەکی زیاتری ئیشکردنی لە بەردەما ڕەخسینە بواری ئیسارەکردن واتە وروژاندنی کۆمەڵێک بابەتی هەیە کە کەناڵەکانی تر چ کەناڵەکانی حیزب دەسەڵاتدارەکان بیان حیزب ئۆپۆزیسیۆنەکان ئەمانە کەمتر لەبەر ئەتیباراتی سیاسی ئەیان وروژێنن کەواتە مەجالێکی زۆر هەیە بۆ هەڵبژاردننی کۆمەڵێک بابەتی زۆر لەم کەناڵە بۆیە وەکو دیاردێکی تازایەکەوێتەوە و هەڵبژاردننی ئەو بابەتانە بێگومان بابەتی پەیوەندیدارە بن بە ژیانی گشتی کۆمەڵگاوە پەیوەندی بە حەقلی سیاسەتەوە هەیە بە بواری کۆمەڵایەتیەوە بە بواری ئابووری ئەم وڵاتەوە هەیە بە ژیانی گشتیەوە هەیە حتمما ئەم بابەتانە کە پەیوەندی ڕاستەوخۆیان بە
خەڵکەوە هەیە واتە پەیوەندی ڕاستەوخۆیان بەو دوانەوە هەیە کە پێوتێت دەوڵەت و کۆمەلگا واتە ڕاستەوخۆ ئەو بابەتانی کە لە ڕلایەنم کۆناڵەوە هەڵبژێرێ مەسی بەرژەوەندی و ئەندێ جار سمعەت و مەساڵحی ئینەکات لە ڕاستیە ئەو هەم دەوڵەتەکە هەم کۆمەلگاکە لە دەوڵەتە چێمان هەیە ئەو هێزانەمان هەیە کە دەسەڵات دەرن لە کۆمەلگایە چێمان هەیە ئەو هێزانەمان هەیە کە هەندێکیان ڕێکخراوان پیانوتری کۆمەلگای مەدەنی هەندێکیان بەشێکن لە کۆمەلگای سیاسی کە پارتە سیاسەکانن و بە تایبەتیش پارتە ئۆپۆزیسیۆنەکان لێرەوە زۆر سروشتیە و بە بڕوای من بەردەوام یەکێک لە تەفسیرەکان بۆ کەناڵی NRT ئەوە بێکە لە لەحظەیەکە تۆماربار بکرێ بەوەی کە لە پەیامێک لە پەیامەکانە بۆ منە لایەنگیری بزوتنەوەی لە شوێنێک کاپێەوە بترێت لایەنگیری یەکێتی نیشتیمانی کوردستانەکە لە شوێنێکە بۆ تێ داعش خاندۆتەوە بەلای پارتی دیموکراتی کوردستانە یان بەلای هێزە ئیسلامیەکانە ئەم حاڵەتانە سروشتێوم پێشم وایە NRT زۆر نیگەران نەبێ بەم دیاردە ئەمێنێتەوە سەر ئەوەی خودی بابڵین مهمەکەی ینی ئەرکەکەی NRT خۆی چۆن سەری ئەرکی خۆیەکە ئایا بە ئەرچێکی ئاسانی تەماشاکە NRT بریتە لە کۆمەڵێک ئەجیزەی دیاریکراوە هەندێک کادر لە دەرەوە ینی خیتە سەری تەنها لەبەرەوەی تو تەمویلی تۆ سەر بەخۆی ئەتوانی هەموو پەیامەکانت بۆ سۆران لە قسەکانی ئاماژەی بمبورە لە قسەکانی ئاماژەی بەوە کردوتی کە بەشێک لە بەرپرسیارەتێکە یاخود بەگشتی بەرپرسیارەکە کەوێتە ئەستۆی لایەنەکانی دەسەڵات چکە میدیایەکی سێبەریان دروست کردو هەر ئەمەشەوە کات کە زۆر جار لە کەناڵەکانەوە بۆ نمونە سوکایەتی بەلایەنێک بکرێت کە ڕەنگە کەناڵەکەش لێ بەرپرسیار نەبێت بەڵام دوای ئەم ناوبڕەگەر وەڵامە بیتەوە سپاس.